کاک شەرەم چارەسەرکردنی دڵپیسی زۆر ئاسانە. بەڕاست؟ دکتۆر ئەگەر چارەسەرەکەیە دە پێم برێ با منش لە کۆرە و دڵپیسێ ببمەوە. هەیە بەڵام ئەم هەندێک پرسیار لێ دەکەم دەبی ڕاستگۆیی جوابم دێوە هەتا چارەسەرکردنەکەی زووتەوە کرد. بەسەر چاو بەسەر چاو. بەس بۆش. یەکەمین پرسیار جەنابەت متمانەت بە خێزانت هەیە؟ ناوەڵا دکتۆر لەبەرەوەی زۆرم خۆش دەوێت. لەبەر چێ؟ هیچ غەڵەت لێ بینیە؟ دکتۆر هەرەوە مابوو چما شتێک غەڵەتی لێ بینم سەری نابڕم. تۆ پرسیارە بۆ قوربان ئارام بۆ تو ئارام بۆ نوعی ناکرێت باشە؟ ئەوە تەنها پرسیارە. کاک شەرەم با چیرۆک تۆ بجێڕمەوە باشە لە هەمان حاڵەتێک کە تۆ ئێستا تێدای. بەڵێ. برادەرێکم هەبوو دڵی زۆر پیس بوو لە خێزانەکەی. بەڵێ. حەبەتزیدی خەڵکەکەی بێزار کرد و خەڵکەکەش لێی بێزار بوو. یعنی نەمانزانین چی دەکە بکەین باشە؟ بە دوایدا چوون بینیمان کە ئەو کوڕە عێلاقەش ناشەرعی هەیە لێ بە چاوی خۆی تەماشای خێزانی خۆی دەکرد. دکتۆر ئەگەر مەقسەدەدا منە ئەمن هیچ شتە چوام نییە. شەرنی ئێستا بی لەوانەیە قەدیم بیتن باشە بەس ئەو حاڵتانەیە کە ئەو دڵپیسێ دروست دەکەن. آخر دکتۆرە من لە ژیانم حەزم نەبووە مەسەڵەن لەگەڵ ئافرەتێک عیلاقەدا بنێم هەر خێزانەکەی خۆمە بێجگە لەوەی زووی چاوم کەسی کە نابینی. باشە هیچ بابەتە شکە نییە مەتەن لێ قەلەق بی. دکتۆر دەزانی کۆ دڵپیسەکەی من یعنی کاتێک کە خێزانەکەم دەبینم کەسێک تەمەشای دەکا یان شتێک لە ناخەوە لە دڵمەوە شتێک ئازارم دەدا دەڵێم لۆ تەمەشای دەکا لۆ لەبەرچی هەم قەلبم تێک دەچی دڵ ناخم هاوار دەکات دکتۆر بێجگە لەوەش بە تایبەت کوڕەپلکێکی هەیە وەختی خۆی کوڕەپلکەکەی خۆشی دەویست بەزەوە نابڵێ خێزانەکەم خۆشی بوێ نانا خێزانەکەم خۆشی ویست بامە قەت نەمدەهینە بەس کوڕەپلکەکەی خۆشی دەوێ کاتەگە و کوڕەپلکەی دەبینم ڕێک چاوم تاریک دەبی دکتۆر ئاگام لە هیچ نامینێ بەس مایە بەر ببمەوە حەزم لێ بیکوژم بەدەست خۆم نییە. ئەوە نییە تو تۆزێک ئارام بۆ جانت باشە هەم پێ دەرم خێزان تاوانی چی لەو بابەتەی ئەمە یەک دوو هیچ ئیشتت شاراوەت لێبینی نا؟ یعنی دکتۆر کاتێک کە ئەو کوڕەپلکەی دەبینم ڕاست بەر چاوم تاریک دەبی حەزم لێ بیخنچێنم. ئارام بووە ئارام بۆ قوربان ئێستا خێزانەکەت تاوانی چێ لەو بابەتەی. کاک شەرەم ماشەڵات لێبی گەنجێکی جوان بەڕەوەشت یعنی تاکیدم لەوەی باوەڕم بەوەیە کە خێزان لە تو کەس نابی لە تو زیاتر باشە تکایە خۆت بەکە مەزانە تۆزێک متمانەت بخۆبی تۆزێک سقەت بخۆبیتن باشە ئەوە هەمووی وەهمەکە لە خۆت دروست کردیا دەبی لێ بێ دەرێ وە باشە ڕاستە. ئەوە چی دەکەی بە قوربان؟ دکتۆر جان بزانم خێزانەکەم خەریکی چێ لێ تاکید ببمەوە. وازی لێ بینە کاک شەرەم زەحمەت نەبی زەحمەت دەبی وازی لێ بینە. بەس دەی تاکید دەبمەوە دلم نەکنیتی دکتۆر کەچی نییەوە ئەم خۆم دەناسم. جواب ناداتەوە. ئاساییە هەمومان جابەجا جوابی کەستا دەینەوە مەشغوڵین تەلەفۆنمان لەلای نییە تەلەفۆن لەسەر شەح نییە لە بێوانداریە برادر شتێک نایەن ئەسبابی خۆیە. نا دکتۆر ئەم تاکیدم ئێستا قسە لەگەری چکە دەکا نا بۆ خێزانەکەت چه مۆبایلی هەیە؟ قوربان هەر یەک مۆبایلی هەیە. خۆ مۆبایلەکەی مەشغوڵ نەبوو تەماشای بکە چ وەهمەکە تێدای؟ دکتۆر ئێستا منەوە ها دڵم دا ناکەوی. کاک شەرەم هەر کاتێک تووڕە بووی بۆ نەوەی باشە چای خۆت قەپات دەکەی هەتا چەند دەژووی دە باشە ئەوە یەک دوو متمانەت بەخۆ بێ دکتۆر جان تەواو ئەم دەڕۆم بەس مەجالم لێ با تەواوی بکەم. دکتۆر جان دەڕۆم هەندێکی شتم هەیە ئێستا دڵمەوە دا ناکەی دەی بچمەوە بزانم شەرەم دکتۆر زۆر مەیە تەواو تێگەیشتم متمانەم بە خۆم دەبی ئەگەر تو ڕەش بووم چاوم دادەخەمەوە تا دەی دەژمێرم زۆر سپاس دەکەم. هەمەیە هەندێک تعلیمات مەیە دەستەکانت خۆش بێ ئەم پێویستە بڕۆم خوا کاک شەرەم.